ئەم بەیانیە ستاف ئاسۆ کە بەرپرسی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بارزانیە میوانمانە بێت بووی کە وەڵاممان بداتەوە لەسەر ئەوەی کە دۆخی ئاوارەکان لەو ڕۆوە لە ڕووی ئەوەی کە تا چەندە قوتابیان و خوێندکاران گرنگیان پێ ئەدرێت وەکو خەڵکێکی خۆجێیی کە لە ناو کوردستانە هەن ئەوان شەتوانن سوودمەند بن لە خولەکان. ئەم بەیانیە لەگەڵمانە بە خێرهاتی ستافان. هیوادارم کە باش بیت تەندروست بیت لە باش. ستافخان با لەوە دەست پێ بکەین کە ئێوە وەکو دەستگای خێرخوازی بارزانی تا چەندە گرنگی بەوە ئەدەن جگە لە یارمەتیە مرۆییەکان کە لە خۆراک و پێداویستی سەرەتایەکان دەست پێ ئەکات بۆ ئەو بابەتانی کە بابەتی هۆشیارکردنەوەن و چۆنەڵێ بەردەوامیدان بە خەڵکی ئاوارەکان و پەنابەران بۆی کە لە جیهانی ئەمڕۆ دانەبڕێن لەم پێشکەوتنەی کە هەیە دانەبڕێن. بەڵێ طبیعی کە مرۆڤ ئاوارە دەبێت یاخود دەبێتە پەنابەر لە وڵاتێکی تر ئەمە بە چەند هۆکارێک دەبێت یاوەتە هۆکارەکان سروشتی بۆ نمونە بوومە لەرزەیەکە یاخود لافاوەکان هەر کارە ساتێکی سروشتێ یاخود هۆکارەکان دەستکردن جاوکە هۆکارە دەستکردەکان کە لە ڕێگەی مرۆڤەوە دەبێت بۆ نمونە شەڕێکە یان هەندێک ناوچکۆچی سیاسی یان هەر هۆکاری شتێکەوە دەکات ئەو خەڵکە پەنابەر بێت یا ئاوارە بێت وا دەکات باری دەرونی زۆر ناتەواو بێت لە باردۆخی دەرونی زۆر ناجێگیردا دەبێت و بۆ ئەو ئێمە گرنگی بۆ خەڵکە بدەین جارە چتر تێکەڵی کۆمەلگەیان بکەن چکەمە پێمان خۆش بێت یاننا ئەو خەڵکە کە دێت ئاوارە دەبێت لە کەمپەکان دەژین تێکەڵاویان دەبێت لەگەڵ خەڵکی خۆجەی ئەو شوێنە کە تێکەڵ دەبێت کاریگەریان دەبێت بۆی ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی سنتەرەکانمانەوە کە ئێستا ژمارەیان 20 سنتەرە لە هەرێمی کوردستان هەمیشە بتوانین گرنگیان پێ بدەین ئەوانە کۆمەڵک خولیان بۆ بکرێتەوە بتوانین لە ڕێگەی ئەم خولانەوە ڕاهێنانیان بۆ بکەین لەو بارودۆخە و لەو ژینگە ناخۆش و سەخت و دژوارێکە تێیدا بوونە جارێکی تر تێکەڵ بە کۆمەلگەیان بکەین و ژانێک شەرەفمەندانیان بۆ دابین. زۆر باشە. ئەو خولانەی کە بۆیان ئەکەنەوە زیاتر ئەچێتە چ جۆرە بوارێکە و بواری خوێندنە هۆشیارکردنەوەیە خولی تەندروستیە چین ئەوانە بۆ نمونە لە کەمپەکان پێویست دەکات ئەو خانمانە یاخود ئەو کچانەی کە هەرزەکارن پێویست دەکات لە پشکنینی خۆیی خۆیان بزانن سەبارەت بە ئەم شێرپەنجەی مەمک و هەر شێرپەنجەیەکی دیکەیە کە بە تایبەتی شێرپەنجەی مەمک تا چەند دەتوانن لەو ڕۆژەوە هۆشیاریان بکەنەوە. بەڵێ طبیعی سێکتەرەکانی کارکردنی دەستگای خێرخوازی بارزانی 11 سێکتەرە ئێمە لەو سێکتەرانە بە بەردەوامی پرۆژەمان هەن لەو پرۆژانش بە شێوەی بەرچاو سنتەرەکانمان تێدا وەک دەڵێ هاوبەشی پێکردەوە بۆی سنتەرەکانمان بتوانن لە هەمان ئەو سێکتەرانە هوشیارکردنەوە خولی فێرکردن خولی پیشەی سنتەرەکانمان ناویان سنتەری ڕۆشنبیری و پیشین کەواتێمە دەتوانین هەم لەوێندەر هەم خولی وشیارکردنەوەیان پێ بدەین هەم تەوعیە بێت وشیار یعنی هوشیاری بێت هەم پەرەپێدان بێت بە ئاست و تواناکانیان هەم لە هەمان کاتیشدا فێرە دەستی کاریان بکەین لەو شوێنانی کەمە سنتەرمان هەن بە هاوبەشی لەگەڵ لایەنەکان زۆر جارمە ئیشمان هەبوو لەگەڵ وەزارەت تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ ڕێکخراوە تەندروستیەکان لەگەڵ زانکۆی هەولێری پزیشکی پرۆژەمان هەبوونە توانیتمان مامۆستایانی زانکۆ کە لە بوارە پزیشکیەکەی خۆیان بێن بتوانن لە سنتەرەکانماندا ئەو خولانە بڵێنەوە نەتەنها بۆوان بەڵکو بۆ کارمەندانی دەستگاژەمە ئەو خولانەمان هەبووە بە بەردەوامی خولەکانمان ئەوە نییە بڵێن لە کاتی هاوین بێتنەوە کە پشووی فەرمێن ئەمە جگە لە منداڵان گرنگی بە هەرزەکاران دەدەین گرنگی بەلاوان دەین هەموو تەمەنەکان دەتوان سوودمان بن لە سنتەرەکان دەدەین لەسەر ئەوش دواتر بۆی کە بزانین خولەکان چەندێک ئەخانێت و وەکو هایسکوڵ لە کاتی لە دوای خوێندنیش ئەتوانەوە بەکار بەڵام باسی خولە پیشەیەکانت کرد دەستگای خێرخوازی بارزانی فێری ئەویانەکە کە ماسییان پێ بدار یا فێری ئەویان کات کە ماسی بگرن. بەڵێ ئەوە یەک لەو وتانەیە کەمە لە ژیانی ڕۆژانانە لە کاری ڕۆژانەماندا زۆر پشتی پێدەبەستین هەمیشە هەوڵمانداوە وەکو ئاماژەمان پێدا ماوەی ڕابردوش برادەرامان هاوکاران لە دەستگا میوانی بەرنامەکانی کوردستان 24 بوون ئاماژەمان بۆدا کە فەندەکان یاخود هاوکاریەکانی ئاژانسەکان وێن بە شێوکی زۆر بەرچاوکەمی کرد و بەشێکیان هەر نەماون بڵێ واتە هاوکاریەکان بۆ هەتا بەردەوام نابن ئێمە لە زۆوە لە بیدایەت و بیرمان لەوە کردو ئێمە چۆن بتوانین هاوکاری ئەو خەڵکە بین لە جیاتەوە ئێمە ماسییان پێ بدەین فێریان بکەین ماسی بخۆیان بگرن بۆیە ئەو خولانەی کەمە پێیان دەدەین بەشێکی زۆریان پیشەین بتوانن خۆیان فێرە کارەکانی دەستی بکەن بۆ نمونە نەجاریە بۆ نمونە کاری کارەباییاتە بۆ نمونە خولەکانی کۆمپیوتەرە بۆ دوورمانە بۆ ئافرەتان خولەکانی کاری دەستی چنین و ڕستن و ئەو بابەتانەیە
کۆمەڵی خول هەنە بە بەردەوامی لە سنتەرەکانمان هەن و بە بەردەوامی مەپاڵپشتی چەندی ڕێکخراوی بچووک دەکەین کە بێن بتوانن لە سنتەرەکانی ئێمە خولانە بڵێنەوە هاوکاریانین و دواتریش بە پێدانی بڕوانامە جارێکتر سوودمەند دەبنەوە لە لای زۆر باشە کاتێکە بڕوانامە وەرەگرن و یاخود ئەو خولانیان بۆ ئەکەنەوە لە لایەکی دیکەوە ئەمێ بزانن دەستگای خێرخوازی بارزانانی تاکووە دەستیان ئەگرێ بۆ ماسیگرتن فێریانەکە تا ئەو دەمەی کە بە بازارکردنیشیان بۆ کات بۆ نمونە پێشنگایەکیان بۆ بکاتەوە لە پێشنگاکە خەڵکێک بێن بەرهەمەکانی دەستی ئەوان بکردنەوە یا چۆنە هەر لە ناو خۆیان ئەیفرۆشنیان لە ڕێی سوشیال میدیا و چۆنە ئێمە لە کەمپەکان لە بەشی چەند جۆب سنتەرمان هەیە واتە ئەو شوێنێکەوان بتوانن کار بۆ خۆیان بدۆزنەوە ڕێکخراوەکان دێن ئەو هەلی کارانەی کە هەیتیان لەوێ عرضی دەکەن ئەوانە دەتوان لێ هەموو سیڤەکان بە تەبیعی لێ کۆ دەکرێتەوە بۆی بتوانن جارێکی تر لە هەلی کارەکانی ڕێکخرا و کۆمپانیەکان سوودمەند بن جگە لەوەی خۆمان بە بەردەوامی هەلی کارمان هەیە لە پرۆژەکانمان دواترین پێشانگا کە بۆیانمان کردو لە ڕۆژی جیهانی پەنابەران بۆ لە کەمپی دارەشەکان کە هەر چوار کەمپمان بێ کۆلێن دەرچالاکیەکەمان بۆکردنەوە بتوانن نمونونەکانی خۆیان کارە دەستیەکانیان لێ عرض بکەن و بتوانن سوودمەند بن لەو پرۆژانی کە دەستگای خێرخوازی بارزانی بۆیان ئەنجام بدات. خات ئوستاف باسی خولەکانتان کرد کە بەردەوامی هەیە تەنیا ماوەیەکی کورت نییە مێ بزانم ماوەی خولەکان چۆنە وەرزیە یاخود خولێکی ساڵانەیە خولێکی چۆن ئەمانە خولەکانمان بە بەردەوام هەن بۆ نمونە بۆ منداڵان ئەو کاتێکە لە قوتابخانن هەوڵمانداوە خولەکان بستنە دوای دەوامی قوتابخانە بەڵام بۆ ئافرەتان دەکرێت بەیانیان ئەمە خولەکانمان هەبێت بۆی بە بەردەوامی لە سێکتەرەکانی پەروەەردە تەندروستی پاراستن وشیارکردنەوە ئەمە خولەکانمان هەن و بە درێژایی ساڵش خولەکان بەردەوامن. باشە باکەمێکیش باس لە ناو ژینگەی کەمپەکان بکەین بۆی کە دانەبراو نەبن یاخود داڕاو نەبن لە خەڵکی دیکە چۆن ژینگەیەکیان بۆ ئەڕەخسێنن لەو خولانە وەکو ئەو سنتەران بێگومان دەستگای خێرخوازی بانزانی بەس گرنگی بە ئاوارە و پەنابەرەکان نادات هەرە ناو شاریشا سنتەریان هەیە بۆ خولەکانوان ئەمانەی کە سنتەرەکان کە لە ناو شارەکان لەگەڵ ئەوانەی کە لە ناو کەمپەکانە هەن وەکو یەکتریوان واتە یەک ژینگەتان بۆیان ڕەخساندووە ژینگەی کەمپ لەگەڵ دەروی کەم فەرقە بەڵێ بەڵام ئەو خولانی کەمە لە ناو سنتەرەکانیشمان دەکەن لە ناو شار و لە دەرەوەی کەمپەکان هەمان ئەو خولانن کە لە ناو کەمپەکانیش دەیانکەین بۆ نمونە کەمە سنتەرێکمان هەیە لە شیلاتزێ یاخود سنتەرێکترمان هەیە لە بلێ بە هەمان شێواز بە هەمان ئەو احتیمامی کە بە سنتەرەکانی ناو کەمپەکان دێن احتیمام باوانیشە دێن پرۆژەکانمان یەک یعنی ئەو پرۆژانی کە جێبەجێ دەکرێن هەموو یەک پاکێجە بە یەک پرۆگرامی تایبەت لە دەستگای خێرخوازی بارزانی جێبەجێ دەکرێت و دابەشی سەر هەر هەموو سنتەرەکان دەکرێت. زۆر باشە دەستگای خێرخوازی بارزانی تا چەنە هەوڵ ئەیات ئەو کەسانی کە بەشدارە بن لە خولەکان دیسانەوە خولێکی تیئۆتیان بۆ کاتە هەر خودی خەڵکی کەمپەکە بن کە دواتر خول و ببنەوە ڕاهێنەر بەڵێ لە بوارەش گرنگجیمان پێدان کارمەندانی خۆمان بەشداری چەند خولێکی وایان کردووە بۆی جارێکتر بتوان لە کەمپەکان خولی تیۆتی بۆ کارمەندان بڵێنەوە هەروها بۆ دانیشتوانی کەمپیش بڵێنەوە چەند پرۆژەیەکی وامان هەبووە. باش پێشوازیکردنی خەڵکی کەمپەکان لەم خولانەچن چونکە بۆ نمونە ئەمە کورد نییە ئاوارە بوونی نەبینی بێت و جا بە تایبەتێگەر لە ناو وڵاتی خۆش تابیت و لێرەش هەردیسانەوە ئاوارە بیت لە ڕووی دەرونیەوە ڕەنگە ئامادە نەبی بۆ زۆر شت چونکە ئێمە کە ئاوارە بووین خوڵقی هیچ نییە بەس خواخواتەکە پارچێکنان هەبێت مناڵەکانی پێبژێنی ژیانێکی تەندروستی دەبێت لە ڕووی سەلامەتیەوە بیر لەوە ناکەنەوە کە خولی تر بچرە ناو خول و ئەو بابەتانەی کە فێرکاری ووانە بێت تا چۆن دەمانە بزانین دەستگای خێرخوازی بارزانی کارەکات لەسەر ئەوەی کە دەرونێکی تەندروستیان هەبێت و بەردەوام بن. بەڵێ هەروکە ئاماژەم پێدا ئەوانە کە کاتێک ئاوارە بوونە پەنابەر بوونە لە دۆخێکی دەرونی سەختدان ئێمە هەوڵمانداوە بدایەت وایان لێ بکەین لێ ڕابێنەوە ژینگەیەکی لەباریان بۆ بڕەخسێنین لە خولەکانمان لەو تەویانەی کە ڕۆژانە دەرگا بە دەرگا و وەختە دەرگای خێمەکان دەکەین سەردانیان دەکەین ئەو برۆشەر و ئەو بڵاوکراوانەی کە هیتمان کار لەسەوە دەکەین پێشوازێکی زۆر گەرم هەیە بە تایبەت لە کەمپی پەنابەران ئەوان زۆر دەست پێشخەرن زۆر حەز دەکەن بێنە ناو بابەتەکان تەنانەت جاری وا هەبووە خۆیان داوای خولیان کردووە بە کارمەندانی ئێمەیان وتووە ئەگەر بکرێتن ئێمە خۆمان پارەش دەدەین دەتوانین لەو داهاتە کەمەی کەمە ڕۆژانە هیتمان بتوانین بەشێکی لا بدەین بەڵام ئەو خولەمان پێویستە داوا دەکەین ئەو خولەمان بۆ بکرێتەوە. کاتە ئستافخانەتوانین بڵین ئاوارەکان لەگەڵ پەنابەران جیاوازیەکیان هەیە پەنابەران زۆر زیاتر هەتا تەنانەت لە ڕێی پامنێرانیشمانەوە ئێمە ئاگدارین کە ئەوان بۆ خۆیان جاری وایە چالاکی کۆمەڵایەتی ئەڕەخسێنن یان چالاکیەک ئەڕەخسێنن تر هوەریە چالاکیێکی هوەریە یان خود کللتوریە ئەیڕەخسێنن کاتە زیاتر پەنابەرەکان نەتوانین بڵین وەکو دەست پێشخەر خۆیان دەست پێشخەن بەڵام ئاوارەکان لە دۆخێکی
دەتوانم بڵێم ئەو ژینگەی کە لی پەروەردە بووینە جیاوازە کوردانی ڕۆژ ئاوا ژینگەیان جیاواز بە لەگەڵ ئەو پەنابەران ئەو ئاوارانەی کە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان و عراقەوە ئێستا ئاوارن لە کەمپەکانمان دەژین خولک ئەو کۆمەڵگەی کە تێدا ژیاون ئەو ژینگەی کە پێشووتر تێدا ژیاون تۆزەک فەرقە یعنی واتە دوو باگراوەندی جیاوازن ئێمە ناتوانین بزەبت وەکو یەک لە شتەکان و پێوەرەکانە لەسەر تەطبیق بکەین دوو باگراوەندی جیاوازن بەڵام دەتوانین بڵێن ئەو خولانەی کە هەن بەڵێ کەمپی پەنابەران زۆر زیاتر بەرەوڕووی ئەو خول و ئەو ڕاهێنانە دێن کە بۆیان دەکەینەوە وەکۆی ئاماژم پێدا زۆر جار کە خۆیان مەسەن خولێک ئێمە تاوکو ئێستا بۆیانمان نەکردوێتەوە خۆیان داوا دەکەن بەڵام ئێمە هەوڵمان داوە هەموو ئەو خولانیان بۆ دابینکەن بەبێ هیچ بەرامبەرێک بەڵکو هەندێک جار هەوڵمان داوە لەو خولانە دیارێتیان پێ بدەین بۆ ئەوەی زیاتر پاڵپشتیان بکەین و هەروەها زۆر جاری شەڵمان داوە پرۆژەی بچووکیان لەگەڵ بکەین بۆی دەستیان بگرین بتوانن کار لە سەپیەکانی خۆیان ڕاوستن و خاوەن پیشە و داهاتی خۆیان بن زۆر باشە. خاتوستاف لە هەموو کوردستانە دەکەمپی پەنابەران هەیە کە گەورەترینیشیان کەمپی دۆمیزە و لە ڕووی ژمارەشەوە ژمارەیەکی زۆر 1000 و تقریبان 1465 زیاتر خەڵکی زیاتر هەن کە ئاوارە و پەنابەرن ئەمانە بزانین لەم ژمارەیە چەندێکیان ئێستا ئەگەڕاونەتەوە و چەندێکیان ئێستا ماون بیان بۆ نمونە مەبەستمەوەی کە داوای ئەویان کردو کە بگەڕن بە تابەتی ئاوارەکان بۆ ناوچە و شارەکانی خۆیان کە لە ناوڕاست و خواروی عراقن و چەندێکیشان ئێستا ماون لە ڕووی یارمەتیەکانەوە ئێستا بارودۆخی ئەوان چۆنە بە حکومیەوە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی ئیدارەی 30 کەم دەکەین لە هەرێمی کوردستان کە 20 کەمپیان لە سنووری پارێزگای دوهۆکەوتە کەمپیشان لە سنووری پارێزگای هەولێرە بە پەنابەران و بە ئاوارەکانەوە ڕۆژانە زۆر نزیکین لیان و ئەو زۆر جار ئەو پرسیارە نەمان لەگەڵیان باس کرد ئەو بابەتانەمان لەگەڵیان باس کرد کە ئایا نیەتی گەڕانەوەیان هەیە ئەوانەی کە دانوێت بگەڕێنەوە زۆر کەمن ئەو ژینگەی کە لێرە لە هەرێمی کوردستان بۆیان ڕەخساوە ئەو ئەمن و ئەمانەی هەیە ئەو هەلیکارەی هەیە ئەو وەکو دەڵێ ئەو بارودۆخی کە ئێستاوان لێرە تێدا دەژین نایگۆڕنەوە بە شوێنەکانیان نا زۆربیان داوا دەکەن کە لێرە بمینێنەوە تەنانەت ئەگەر لە ناو خودی کەمپەکانیش بێت ئەگەر هاوکاریەکانیش کەم بێتەوە بەڵامەوە داوا دەکەن لە هەرمی کوردستان بمێنەوە بەهۆی ئەو ئەمن و ئەمان و ئەو بارودۆخە نەفسی کە تێدا دەژین داوا دەکەن بمینێنەوە باشە ئێستا من ژمارەیەکە وتوتم کە 146,070 و چەند کەسێک ئێستا هەن ئەمە تا چەندە بارگرانیە بۆ دەستگای خێرخوازی بارزانی لە کاتێکدا کە ئێستا زانین ڕێکخراو نێودەوڵەتەکان بە تایبەتی UN هەر بەشێکی زۆریان کارەکانیان وەستاندووە لە ڕووی یارمەتیدانەوە تا چەند ئەرکە کاتە سەرشانی دەستگای خێرخوازی بارزانی بەڕاستی ئەرکێکی گرانە ئێمە لە کەناڵەکانی ڕاگەاندنیش لەگەڵ لە کۆبنەوەکانی چەند ئەو دو هەفتە سێ هەفتەیە ڕابردوو لەگەڵ ئاژانسەکانی وێنیش باسمان لۆ کردووە کە ناکرێت دەستگای خێرخوازی بارزانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ شێوازە بەچی بێڵن پێویست دەکات ئەو خەڵکە زیاتر دەستیان بگیرێت زیاتر هاوکاری بکرن بەڵێ ئەرکێکی زۆر قورسە هەوڵەکانمان زۆر چڕتر کردەوە بۆی هاوکاریەکان بەردەوام بن و جگە لەوەش لەگەڵ خەڵکی خۆمان لە ناوەی کوردستان و لە دەرەوەش لە هەوڵداین لە پەیوەندێکی تەواوداین بۆی بتوانین فەندی زیاتر کۆ بکەینەوە بۆی هاوکاری ئەو خەڵکە بین و یارمەتی دەریان زۆر باش دیسانەوە گەڕێمەوە سەر خولەکان ئێمە زانین کە حکوومەتی عراقی وەکو UN و ڕێکخراو نێودەوڵەتەکان ئەوانش دەستیان لە یارمەتیەکان هەڵگرتووە یان خۆت هەر یارمەتی نادەن یا هەر زۆر بە کەمی یارمەتیەدەن ئەی لە ڕووی ئەم بابەتانەی کە ئیتر مادی نییە ڕەنگە پێویستی بە ڕاهێنەرێکە بێت لە بەغا و بەسڕا و شارەکانی دیکەوە بێن تا چەندە لە ڕووی ڕاهێنانەکان و خولەکانەوە حکوومەتی عێراقی یارمەتیدەری ئاوارەکانە نەک پەنابەرەکان وەکو بە خۆت هەماژت پێدا حکوومەتی عراقی زۆر بەکەمی لەسەر هێڵە بۆ هاوکاریکردنی ئەو خەڵکە نەمان بینیوە بێن هاوکارمان بن لە زۆرێک لە پرۆژەکان چەندین جار بە نووسراوی فەرمی بە چەندین داوامان کردووە چەندین جار لە کۆبنەوەکان لەگەڵیان باسمان کردووە بەڵام ئەوی کە ئێستامە لەگەڵیان باسمان کردو زیاتر ئەو هاوکاریە سەرەتاییانن کە بتوانن بۆ خەڵکە دابینکەن بەڵام بەداخۆ هاوکاریەکان زۆر کەمن دەتوانین بڵێن هەر لەوە نزیکە کە هەر نەبێت لە کاتێکداوە بەرپرسیارەتی یەکەمی حکوومەتی عراقی کە گرنگی بەو ئاوارانە بدات باشە من وەکو دوا پرسیارەمە بزانم ئێستا دەستگای خێرخوازی بارزانی چەند خولی هەیە کە ئێستا ڕۆژانە لە وەرزی هاوینە چ بۆ خولی پیشەیی بێت چ خولی وانەوتنەوە و با بڵێن هی خوێندن و فێرکاری بێ بۆ قوتابیان ئێستا لە کار و پرۆژەیە بڵێ لە هەر هەموو سنتەرەکانمان کۆکو ئاماژەم پێدا 20 سنتەرمان هەن لە هەموو سنتەرەکانمان ئەو خولانە بە بەردەوامی هەن بە دوو شێوازیشن بەشێکیان ئەو خولانن کە بۆ هاندانی قوتابیانە کە لەسەر خوێندنی خۆیان بەردەوام بن شێوازێکی ترمان هەیە بۆ قوتابیانەی کە
مستەوایان لە مەسەن لەوانەیەک لە دووانە ئاستیان لەوانەیەک لە دووانە لە سێوانە باش نەبووە لە هەوڵداین لەگەڵ قوتابخانەکانیان کە ئەو خولانە ببێتە پاڵنەرێک ببێتە پاڵ پشتێک تاوەکو دێنەوە جارێکتر ئیمتحان دەکەنەوەتە بۆ تاقیکردنەوەکان دەکەن کە لەوانانە کەوتون پاڵپشتیان بین لەوانەکانیان سەرکەوتوو بن و بەشێکی تریشیان بۆ ئەوەیە بۆ ئەو قوتابیانەی کە ئەسڵ لە خوێندن دابڕاون بە هەر هۆکارێک لە هۆکارەکان هیچ بەڵگەنامەیەکی فەرمیان و منداڵانەوەتە بەڵگەنامەی فەرمیانە ناتوان لە قوتابخانەکان دەست بە خوێندن بکەن ئێمە بتوانین لە ڕێگەی ئەو سنتەرانە خولیان بۆ دابین بکەین فێرە خوێندەواریان بکەین بۆ ئەوەی هەر هیچ نەبێت بتوانن لە ئایندێکی نزیک کاتێک دەبنە خاوەنی بەڵگەنامەی فەرمی لەلایەن حکوومەتی عراقیەوە بتوانن داخلی قوتابخانەکان ببن و تێکەڵی قوتابیان ببن و ئەو ئاستیان هەبێت خەت و ستاف منوتم دوا پرسیارم بەڵام کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بارزانانی ئەوەندە زۆرن هەر چۆنەڵی چرکەیەکم بکە بەسەر تێپەڕە پرسیاریترم بۆ دروست دەبێت ساڵی پار بۆ قوتابیانی پۆلی شەشکە ئەوەکو ئێستا باڵی تاقیکردنەوەیان هەبوو بە یاخود لە ناو تاقیکردنەوەکان هەبوون پاسیان بۆ تەرخان ئەکرا بۆی کە لە کەمپەکانەوە بچن یاخود شوێنی مانەوەیان هەبوو بۆی کە باڵی تاقیکردنەوەکانیان بە مشکێکی ئاسوودەوە ئەنجام بدەن لە ڕووی دەروونێکی ئارامەوە ئەم ساڵ هیچ کارێکی لەبارەی کراوە؟ بەڵێ بە هەمان شێوەی پار ئەم ساڵ قوتابیانمان لە هەموو ئاستەکانی خوێندن لە کەمپەکانی دیبەگە لە کەمپەکانی سنووری حەسەن شام و خازر و ئەو ناوچانە بە بەردەوامی پاسیان هەبوو بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی تر پاسمان بۆیان دابرۆ قوتابیانە دەگوازرانەوە بۆ قوتابخانەکان ئێستاش کە قوتابیانی پۆلی دوانزە دەستیان بە تاقیکردنەوەکان کرد بە هەمان شێواز پاسمان بۆ دابینکردن و قوتابیان دەگوازینەوە بۆ قوتابخانەکانیان بۆی دەرونێکی ئارام و داخلی ئەو تاقیکردنەوە نەبن ئینشاءالله دەرەجەیەکی باش بەدەست من سپاسی ستاف ئاسۆ بەرپرسی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بارزانانیە کە من بیانیە لەگەڵ ئێمە بۆ هیوایە هەمیشە بەردەوام من لە کار و چالاکیەکان زۆر سپاس دەستان خوش بێت.